دەم باش تەماشاوانێ نێژە بەرەزان ئەو ڕۆژی لە ئێستای عێراقا دەرباسە بێ بێگومان زیاتر ڕۆمالی ئەمڕۆمان تایبەتە لەسەر کێشەکانی نێوان بەغدا و هەرێم پەیوەندەکانی نێوان بەغدا و هەرێم ئێستا هەولێر و سلێمانی زۆرتر سەرکردە سونەکان سەردانی ئەم دوو شوێنەکەن بەکو جاران پێچەوانەی جارانەوە کە زیاتر سەرکردە شیعەکان سەردانی هەرێمی کوردستانیان کردووە حتا سەرکردایەتی سیاسی کوردستانیش زۆر جار باسی ئەوەی کردووە کە ئەوان عیلاقاتیان زیاتر لەگەل شیعە هەیە لەگەل سەرکردەکانی شیعە هەیە بێگومان کورد لە پێکهاتەی حکوومەتەکانی پێشووی عێراق دوای 2023 دەورێکی ئەساسی هەبوو حتا بەدەست پێشخەری کورد بە ئیتیفاقی هەولێر کابینەکەی دوامی نووری مالکی دوای چەندین مانگ تشکیل کرا لە ئێستادا ئەوەی کە ئابینرێ زیاتر سەرکردە سونەکان سەردانی هەولێرەکەن بوو نمونە ئەمڕۆ سەلیم جبوری وەکو یەکێک لە سەرکردەکانی سونە و سەرۆکی پەرلەمانی عێراق سەردانی هەرێم کرد کە ئەمە چەندین جارە دوای ئەوە دەست بەکار بوو وەکو سەرۆکی پەرلەمان سەردانی هەرێمی کوردستانەکە پێشتریش ساڵح مودڵێک وەکو جێگیری سەرۆکی وەزیرانی عێراق کە لە هەمان کاتدا یەکێکە لە سەرکردە سونەکان هەروەها ئۆسامە نوجەیفی جێگیری سەرۆکی کومار لە هەمان کاتدا یەکێک لە سەرکردە سونەکان تەنها عەمار حەکیم وەکو سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامی سەردانی هەرێمی کوردستان کردووە بێژگەلەوە حەیدەر عەبادی سەرۆکی حکوومەتی ئێستای عێراقیش سەردانی شاری سلێمانی کردبوو دواتر نووسنگی تایبەتی ڕایگەاندبوو کە سەردانی عەبادی زیاتر سەردانێکی شەخصی بووە بۆ ئەحوالپرسینی تەندروستی جەڵال تاڵەبانی سەرۆکوماری پێشووی عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بۆ ئەم عیلاقەتانە پێچەوانە بوونەتەوە ئەو هەموو سەردانەش لەسەر عەردی واقعیش ڕەنگدانەوە نییە ئەوە دوێنێ ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبوونەوەی ئەنجامداوە پێشتر سەرۆکوماری عێراق ڕاگەاندووە کە موچەی مانگێک دوومان بۆ هەرێمی کوردستان ڕەوان ناکرێت بەڵام لە ئەنجام و چارچێوەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق هیچ بڕیارێکی لەسەر نەدرا بۆ زیاتر گوت و بێشکردن لەسەر ئەمە دوو میوانمان هەیە لە ستودیۆ سالار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان هەروەها میوانیشمان لە هەولێر ئەردەران نوورەدین ئەندامی پەرلەمانی عێراقەیە بەخێرات نێمیوانەکانمانەکەین کاک سالار بەرەسان بەخێر بێن زۆر سپاس بۆ ئەو سەردانەی بەرپرسە باڵەکانی عێراق پێچەوانەی جاران بووتەوە ئێستا سونە زیاتر تەرکیز لەسەر سەردانەکانیان دەکەن بۆ هەولێر بۆ هەرێمی کوردستان بەگشتی پێم وایە ئێستاکە هەوڵەکان هەن بۆ تشکیلکردنی تەواوی کابینەکەی عەبادی و حەیدەر عەبادی لە سەروەختی پەیداکردنی پشتیوانی زیاترە بۆ سەرخستنی بەرنامەی حکومڕانی خۆی کە 4 ساڵە و کورد بەشدارە لە حکوومەتی ئێستای ئیتیحادی عێراق پێم وایە ئەم سەردانانە لە هەولێر بنیا لە سلێمانی گرنگەوەی لە کوردستانن فەرقێکی ئۆتۆیان نییە لە بەرامبەردا گرنگە بۆ هێزە کوردستانیەکان بە یەک ئەجنداوە مامەڵە لەگەڵ کەیسەکانی بەغدادا بکەن واتە گرنگی سەرکەوتنی ئێمە ئەگەر ڕێژەیش بێ کە دڵنیام زۆر ڕێژەیی ئەم جاریان بە ئەکو جارانی پێشووتر نابێ ئەبێ بە یەک و یەکگرتوو بین واتە زەمانی حەقیقی بۆ ئەوەی ئێمە هەم مافەکان پارێزراو بن هەم بەدیهێنانی ئەو مافانەی کە لە ئایندای بەدەست دێن کە من هیوایەکی ئەوتۆم نییە لەگەڵ ئەم جۆرە عەقڵێتە بتوانین ئەوەی کە خواسی ئێمە بەدی بێ ئەوەی لە بەغدان ئەوەی ئیداری سیاسی کوردستانەکە ئەو عەقڵەتەی کە ئێستا ئیداری حکوومەتی ئیتیحادیەدا بە دەلیلی ئەوەی چاوەڕێی هێزە کوردستانیەکانیان نەکرد بۆ ئەو پێکەوە حکوومەت ڕابگەێنن لە پەرلەمانی عێراقی بەبێ حسابکردن بۆ کوتلەی کوردستانی و بێ داوەتکردنیان بۆ ناو هۆڵی پەرلەمان ئەوان دەستیان بە کارنامەی خۆیان کرد تەنانەت چاوەڕوانی هێزە کوردستانیەکان نەبوون کە لە گردی زەرگەتە لە پارێزگای سلێمانی لە کۆبوونەوە دابوون ئایا دوا مەسجیان بدەنێ بەشدارە بن یان بەشدار نەبن و ئالێتی بەشداریکردنیان چۆنە بێگومان ئەم پێکهاتنی حکوومەتەش لەبیرمانەچێت لەژێر فشاری ئەمریکا و خودی ئۆباما بووە کە دوای ئەوەی پێویستی بە پشتیوانی ئەنجومەنی ئاسایش هەبوو بۆ ڕاگەیاندنی بەرنمەکەی بۆ پشتیوانیکردن لە لێدانی داعش پێویستی بۆ بوو حکوومەت ئەو کاتێک کە دەچێتە بەردەم کۆنگرس حکوومەتی عێراقی ڕاگەیەندرابێ و مامەڵەیەکی فەرمی لەگەڵ حکوومەتی بتمانە پێدراوی پەرلەماندا بکات لەبەر ئەوەی من دەیخوێنمەوە و جەوهەری پرسیارەکەی تۆ لەوەدایە من جیاوازێک لە نێوان سلێمانی و هەولێر نابینم نەمە بەسم بە کوردستان ئێستا حتا بۆ سلێمانیش بوو هەولێریش سەردانی بەرپرسەکانی سنە لە بەغدا زۆر زیاترە لە شیعەکان پێچەوانی جارانەوە کاتێکا کە کورد زیاتر گەشتبین بوو کە تەحالفیان لەگەڵ شیعە باشترە خۆی ئێستا تقریبا جۆرێک لە دابەشبوونی هێز لە هەرێمی کوردستاندا هەبووە دوو هێزی سەرەکی ئێستا ئەگەر سێ هێزی سەرەکی لە کوردستاندا هەبن پارتی
یەکێتی گۆڕان یەکێتی و گۆڕان بارگای سەرەکیان لێرە هەیە دێنە لای جەنابی مام جەلال دوای ئەوەی لە ڕئیسی جەمهور نەماوە سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە تا ئێستاش تێڕوانینەکانی مام جەلال و بەرنامەی مام جەلال بۆ یەک ڕیزی نیشتیمانی لە عێراقدا کاریگەری بەسەر لە ڕاستیدا هێزە سیاسی عێراقیەکانەوە ماوە هیوادارین ئەوانیش دەرس لە تێڕوانینی مام جەلال وەربگرن کە دێن لێرە لە سلێمانی مام جەلالە بینن بزوتنەوەی گۆڕانە بینن مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە بینن تێبگەن کە ئەم خیتابەی لە سلێمانی هەیە هەمان گوتارەکە لە هەولێر ئاراستاکرێ و ئەو گوتارەشی لە هەولێر هەیە هەمان گوتارەکە لە سلێمانی ئاراستاکرێ بۆ ئەوەی کە مافەکانی خەڵکی ئێمە لە چوارچێوەی حکوومەتی نوێی ئیتیحادیدا دابین بکرێ بەڵام فعلا ئەوەی توالە یەک گوتار هەیە ئەمە لەسەر ئاردی واقع یەک گوتاریان هەیە یەک لە کاتێکە کابینی بەرپرسە باڵەکانی هەردوو حەزب زۆرجار لێ دوان دژی یەکترەدا بڵێ ئەم حقیقەتە هەیە بەڵام ئەوەی پەیوەندی بە ململانیەوە هەیە لەناو خۆی هەرێمی کوردستان ئەمە پاکێجێکی ترە ئەوەی پەیوەندی بە حکوومەتی ئیتیحادی و مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی نوێ و عێراقدا هەیە ئەبێ پاکێجێکی تر بێ و بیریشمان نەچێ سونە و شیعە خۆش ئەوانیش بە دوو ئەجندای جیاواز بە دوو میکانیزمی جیاواز بە دوو وەفدی جیاواز بە دوو ڕێوشێنی جیاواز دێنە هەرێمی کوردستان و هیوادارین هێزە سیاسی کوردستانیەکان لە بەرامبەرە بە یەک گوتار بە یەک ئاراستا هاتنی ئەمڕۆی سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ پەرلەمانی کوردستان هیوادارین ئێمە بتوانین بە تایبەتی کە هەوڵ دەدەین پەرلەمان مەرجعی سیاسی و یاسایی فعلی بێ لە کوردستاندا و لەناو ئەم کایە و ململانیاندا ڕۆڵی گەورە و گرنگ بینێ واتە قووەتی مفاوەزە و قووەتی پێکهاتن و قووەتی بەشداریکردن و بەشداری نەکردن بگەڕێتەوە بۆ دەستگا گشتیەکان واتە حکوومەت و پەرلەمان لە ئێستادا پێویستە ڕۆڵی ڕاستەوخۆ و لە بەرچاو بینن و هێزە سیاسیەکان لە پشتەوە لە پشتی کەوالیسەوە داعم و پشتیوان بن بەڵام پێشتری شەر زۆر جار سەرۆکی هەرێم بەرپرسە باڵەکان پەرلەمانی کوردستان و کۆمەرجەی بڕیاردان لەسەر چارەنووسی خەڵکی کوردستان ئەشوبهان باسییان نەکرد بەڵام ئەخیرەن زیاتر قەراراتی ئیدارەکردنی سیاست و بەڕێوەبردننی هەرێمی کوردستان لە چارچێوەی مەکتەبی سیاسی دو حزب دوو بۆ ئێستا وەکوتوتی سێ حزب جڤاتی نیشتیمانی گۆڕانیش هاتووتە سەرخەت وەکو پێویست احتیمام بەو پەرلەمانەدا بوو نمونە حتا خۆتان وەکو پەرلەمانتاران زۆر جای گلەی ئەوەتان کردەوە بەڵێ هەر هەمان میکانیزمەکانە کە هێزی تازەش هاتووتە ناو حکومڕانی بە هەمان دیدگاوە مامەڵاکرێ و ئەو پێمان وایە لە ئاستی معریفەی سیاسیە و تەرکیبەی حزبە سیاسیەکان لە کوردستانە جیاوازیەکی ئەوتۆ نییە و حزبەکانی کە دوێنێ لە ئۆپۆزیسیۆن بوون پێش پێرێ لە حکومڕانی بوون و لە ناو هێزە سیاسی حکومڕانەکاندا بوون ئێمە نەچینە سەر ئەو مەوجە ئەوەی پەیوەندی بە معریفەی سیاسیەوە هەیە لە کوردستان و حزبی سیاسیەوە هەیە ئەوەندە خاڵی تەشابوو هەیە خاڵی جیاوازی نییە لە ڕووی جەوهەریەوە تێڕوانینەکان زۆر لێکەچن و من ئومێد مەکرد بە تایبەتی ئەم خولەی تازەی پەرلەمان کە هێزی تازە تایدا حکومڕانە جیاوازیەکی ئەوتۆوە قورسایی زیاتر بۆ پەرلەمان بگەڕێتەوە بەڵام ئەوە بەدی ناکەین بە دەلیلی ئەوەی هاتنی وەفدە بیانیەکان وەزیری خارجی وڵاتان سەرۆک وەزیرانی وڵاتان سەرۆک کۆماری وڵاتان ناوەندە فەرمیەکان کەمیان ڕوئەکەنە پەرلەمانی کوردستان ئەمەش لەو ڕوانگەوەی ئەو ئەجندایی دادەندرێت بۆ هاتنی وەفدەکان دیارە پەرلەمانی تا تەهمیشەکرێەوە پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان ئەبێ ئەم مەسەلەیە بە جدی دراسە بکات چونکە پەرلەمان دەبێت ڕۆڵی گرنگی لە ئاگابوون لە ڕەوشە سیاسی و دیبلۆماسیەکان هەبێ لە هەمان کاتە ڕۆڵیشی هەبێت لە چارەسەرکردنی ئەو فۆرمە سیاسی لە کوردستانە پەیڕەوە کرێوەکو تۆ دیت ئەحزابەکان لە پەیڕ و پرۆگرامی خۆیان زۆر شتیان لە یەکتر نزیکە ئەگەر لەسەر ئەرتەمە جێبەجێ بکە وەکو چاودێرەکان ئەڵێن شتی زۆر باشەکرێ بەڵام ئەکو توڵێ پێچەوانەیە ئەنی ئەمەش تا چەند تەسیر لەسەر ئەوەکە کە فعلەن ئەو وەفدانەی سەردانی هەرێمی کوردستانەکەن دواتری شێت لەبەرەوە ئەم لەگەڵم حزبە بەشەی قسەکان لەگەڵم حزبە بەشەیەکی تر قسەکەن خۆی پەیڕۆ و پرۆگرام شتێکە هەمیشە مەبادی عام و گشتیەکانە کە ئەمە شتی جوانی تایە بەڵام کاتی دێتە سەر پراکتیز لە کاتی تەرجەمەکردنی بەرنامە بۆ ئەرزی واقع گیر و گرفت دروست دەبێ میکانیزمی چارەسەرکردنی گیر و گرفتەکان میکانیزمێکی کۆڵەوارە لە ڕاستیدا ئەمە لای هەموو هێزەکان وەکویەکەوە ئێمە ئەبێت لێرەوە کاری جدی بکەین کە ئەو پەرلەمانە جوهدی زیاتر بکە کە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان هەموار بکرێتەوە و ئێمە بینە خاوەنی دەستورێکی گەلپەسەند تایدا سیستەمی سیاسی سیستەمێکی پەرلەمانی بێ و ڕۆڵی گرنگ و باڵا بۆ پەرلەمانی کوردستان بگەڕێتەوە ئێستاکە کە سەرۆکی پەرلەمانی عێراق هاتووەتە پەرلەمانی کوردستان پێویستە ئەجندایەکی تازە لەگەڵ پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق بدۆزرێتەوە بۆ نمونە کێشەی نێوان هەرێم و بەغدا لەسەر مەسەلەی نەوت و غازە
تاوەکو عێراق نتوانێت یاسای نەوت و غاز پەسەند بکە ئەم کێشانە بەردەوام ئەبن ئەبێ پەرلەمانی کوردستان کە یاسای نەوت و غازی ژمارە 22 ساڵی 2007 هەیە هاوکاری پەرلەمانی عێراق بێ بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان لە جیاتی هەندێک ناوەندیتر ڕۆڵی گرنگ بینێ لە کردنەوەی گرێکوێرەکانی نێوان هەرێم و حکوومەتی پەرلەمانی کوردستان ڕۆڵەش ببینێ لە نەسیاسەکان کۆمەڵی بەرپرس و ئەحزابی تر لە هەرێمی کوردستان ئەو دەرفەتەتانە دەنێ پەرلەمانیش نوێنەرایەتی هێزە سیاسیەکانەکە لە پاڵ نوێنەرایەتی قانونیەکەی خەڵکی کوردستان واتە ئەو کارێکتەرانەی چوونەتە پەرلەمان لە ڕێگەی حزبەوە ڕۆیشتون ڕاستە لە ڕێگەی نوێنەرایەتی خەڵک و دەنگەوە و لە دنیای مۆدێرنیشا کە پەرلەماناتی دنیا تعبیرن لە بلۆکە سیاسیەکان و حزب سیاسیەکان بۆیە حزبی سیاسی شتێکی نامۆ نییە بە مەسلەی قانون نوێنەرایەتی کردن بەڵام ئەخیران هێلی گشتی خزمەتی خەڵکی ئەساسە بووی بەدڵنیاییەوە خەڵک ئەبێ ئامانجەکە بێ و بەرژەوەندێ باڵاکانی خەڵک ئەبێ ئامانجەکە بێ لە بەرامبەرە ئیستیفافی نوێ نەبێ بۆ بەرژەوەندی سیاسی لە بەرامبەر بەرژەوەندی حزبی بەڵام خەڵی زۆر جارالێ ئەندام پەرلەمانەکان بە دەنگی ئێمە چوونەتە پەرلەمان شەرعیەتیان لە خەڵک وەرگرتووە لەوێ زیاتر بوونە جێبەجێکاری ئەجندە و بەرنامەی حزب ئەمە قسەیەکی بەجێیە لە کاتێکا کە ئەگەر حزبایەتی بە معیارە دیموکراسی و مەدەنیەکەی بە معیارە زانستیەکەی کرا بەڵێ حزب ئەبێ وەسیلە بێ ئامانج نەبێ سەرکردەی سیاسی وەسیلە بێ ئامانج نەبێ و پەرلەمان بۆ خەڵکی کوردستان و حکوومەت بۆ خەڵکی کوردستان ئەمە تایتڵە گشتێکەیە بەڵام ململانەی سیاسی واقعی هەیە و هەندێک جار بیرتەسکی حزبی وای کردووە بەرژەوەندێ باڵاکان لە بەرچە ئەگینا ئێمە وەکو خەڵکی کوردستان لە ماوەی ڕابردوودا دەرفەتی گەورەمان لە بەردەست بوو کە موسساتی هەرێمی کوردستان بکەین بە موسساتێک بە فعلیر ڕنگدانەوەی هەموو چین و توێژەکانی خەڵکی تێدا بەڵێ سەلار گەرینە لە بەرستان ئێستا چینە لای ئەردەلان نۆڕەدین ئەندامی پەرلەمانی عێراق لە سوودەکانمان لە شارێولێر کاک ئەردەلان ڕۆژ باش پرسیاری یەکەمان ئەوەیە ئەو لە کاتێکە کە سەردانی بەرپرسە باڵەکانی حکوومەتی عێراق بە تایبەتی سونەکان بۆ هەرێمی کوردستان بەردەوامە بەڵام تا ئێستا کورد نەبەشداری بووە لە ئەنجومەنی وەزیران وەکو بە فعلی کە بە مەبدەیان بڕیاریانداوە وەزیرەکانی بەشدار نەبوون و هەموو ئەو کوبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کرێ هیچ کوبوونەیەک لە ساڵحی کوردانە بوون نمونە خەڵک چاوەڕێ بوو دێنێ پەسەندیەوە بکەن کە موچەی هەرێمی کوردستان بنێتێ ئەویش پەسەند نەکرا بڵێ بەڵێ سەبارەت بە بەشداریکردنی بەڕێز وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا یاخود وەزیرەکانی کورد لە حکوومەتەکەی بەڕێز عەبادی ئێمە دەزانین هەر لەو کاتێکەوە حکوومەتی عەبادی پێکهێنرا لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەفدی کوردی واتە لایەنە سیاسیەکانی کوردی بەیاننامەیەکیان پێشکەش کرد لەو بەیاننامەیە ئاگاداری بەڕێز عەبادیان کردەوە کە ئێمە بەشداری ناکەین لە حکوومەتێک تاوەکو مفاوەزاتەکان بە تەواوەتی لەگەڵ هەرێمی کورد و تاوەکو کێشەکان یەکلایی نەکرێنەوە لە نێوان هەردوو لایەن جابۆیە تاوەکو ئێستا یەکلایی نەبووتەوە کە ئایا بەڕێز وەزیرە کوردەکان ئەوانەی کە دەنگی پێویستیشیان بەدەستهێنا ئایا ئەوانە سوێندی یاسایی بخۆن لە بەردەم ئەنجومەنی نوێنەران و بەشدار بن لە حکوومەتەکەی عەبادی یاخود بەشدار نەبن یاخود هەمان ئەو کەسانە بمینێنەوە یاخود گۆڕانکاری لە ناو لە پۆستەکانیان بکرێت جابۆیە تاوەکو ئێستا ئەو کێشەیەک لای نەکراوەتەوە وەستێنراوە لەسەر شێوازی دواڕۆژی ئەو مفاوەزاتەی کە تاوەکو ئێستا بەردەوامە و تەسەوڕیش دەکرێت بەردەوام بێت لە ماوەی 3 مانگی داهاتوو جابۆیە تاوەکو ئێستا هیچ وەزیرێک نەیتوانیوە بێتن سوێندی یاسایی بخوا لە بەردەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پۆستەکەی خۆی وەربگرێت و دەست بەکار بێت ئەوە سەبارەت بە بڕگەی یەکەمی پرسیارەکەت و سەبارەت بە کێشەی موچەی فەرمانبەران و بودجەی هەرێمی کوردستان دوێنێ لە کۆبنەوەکەی ئەنجومەنی باس لە بواری دارایی حکوومەتی عێراقی کرابوو ئێمە هەمومان دەزانین لەو کاتێکەوە مالکی پۆستەکەی بەجێهێشت هەوڵی داوە تاکو بکرێت میزانیەی دەوڵەت بە بەتاڵی تەسلیم بکات جابۆیە هەرچەندەکە موازنە پێشکەش نەکرابوو موازنە مسادقەی لەسەر نەکرابوو بەڵام وەزیری دارایی پێشتر لە ڕێگای سەرفکردنی سلفە لە بۆ پارێزگاکان جگە لە 1/12 مافی هەموو پارێزگایەک کە بەپێی یاسایەک
ئەوە ڕێکخراوە سلفەشی پێشکەش کردوونە و سلفەیەکی زۆر پێشکەش بە وەزارەتی دیفاع کرابوو بە تایبەت لەو کاتێکەوە تووشی ئەو کێشەیە بۆ عراق جا بۆیە وا دیار بووە دوونێ پاش ئەوەیەکەوە بەڕێز وەزیری دارایی بە وەکالەت ئەو ئیحسائیەی کردبوو کە چەند پارە لە خەزینەی دەوڵەت ماوە دیارە بەپێی ئەو راپۆرتە ئەو پارەی لە ناو خەزینەی دەوڵەتی عراقیدا ماوە بەشی ئەوە ناکە 1/3 داواکاریەکانی کوردی جێبەجێ بکرێت بەڵێ لە کاتێکە بەڵێ بە خاڵێکی تر بکەم کاگەردەلان لە کاتێکە کە هەشت مانگە موچە هەرمی کوردستان نەنێراوە ینی بوو 1 مانگ 2 مانگ لەبەرەوە کە خەزینەی دەوڵەت وە کۆتواڵی مشکلەی تەکەوتووە ئەمە بکرێتە بیان و ئان شتی تر هەیە خەلف الکاوەلیس هەیە لە چارچێوە مەسەلەیە ئێمە ناشارینەوە لەوەیکەوە احتیمالیەوە هەیە کەەوە گریمانەی تر هەبێت لە دەستی ئێلانی بەرامبەر و ئەو بەهانەیەک بەکاربێنێت بۆ کاری تر بەڵام ئەوەی لە لای ئێمەدا گرنگە ئەوەیەکەوە یەک لە خاڵەکانی ئێمە کە دامانە بەڕێز عەبادی لە کاتی پێکهێنانی حکومەتەکەی ئەوە بووکەوە کۆبوونەوەیەکی باڵا بکرێت لە نێوان هەردوو سەرۆکی حکومەت لەو کۆبوونەوەدا ئەو کێشانەی کە چەندین ساڵە هەڵپەسێراوە و چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە ئەو کێشانە چارەسەر بکرێت بەڵام ئەوەی بینیمان ئەوە بوو کە بەڕێز عەبادی سەردانی شاری سلێمانی کرد و سەردانی شاری هەولێری نەکرد بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکات و تاوەکو ئەو ئێستاش ئەو مماتەڵە دەکات لەوەی کەوا دانیشتێک ئەنجام بدات لەگەڵ سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان و بۆ سەردانی هەولێر نەکرد بوو تا ئێستا عەبادی بەرپرسە باڵەکانی شیعە بێژگە لە عەمار الحەکیم هیچ کەسێکیان سەردانی بە تایبەتی هەولێریان نەکردووە لەگەڵ سەرۆکاتی هەرێم حکوومەت پارلەمان نەکوبنەتەوە احتیمالی ئەوەی هەیە کە هۆکارەکە ئەوە بێ کە ئێمە ماوەیەکی زۆرماندا دەستی عەبادی ئێمە ماوەی سێ مانگماندا دەستی عەبادی بەپێی ئەو بڕیار یاخود ئەو بەیاننامەی کە ئەو کاتە خوێنمانەوە بۆیە ماوەکە دوور و درێژە و ئەویش مەشغولی چەندین کاروباری تر بووە یەکێک لە کارە گرنگەکانی ئەو ئێستا کە ئێستا زۆر هەولی بۆ دەدات دەستنیشانکردنی وەزیری ناوخۆ وەزیری دیفاعە کە ئەوەش یەکێکە لە ئەجندای هاتنی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی نوێنەران لە بۆ هەولێر ئەمڕۆ یەکێک لە ئەجنداکەی ئەوەیە کە باس لەگەڵ قیادەی سیاسیەکان بکات کە چێ دەستنیشتان بکرێت بە وەزیری دیفاع بە وەزیری ناوەخۆ تاوەکو جارێکی تر ئەو کەسێک کە دەستنیشتان دەکرێت بە ئەو پۆستانە تووشی هەمان ئاکە پێشتر تووشی بوون. بەڵێ کاکێ سەلار ئەم باسی وەزیری ناوخۆ وەزیری بەرگریەکە لە کاتێکا پێشتریش ئەم وەزارەتەن ئەسن بەرکورد نەکەوتونە لە جاران زۆر کەمتر ئیستیحقاقیان هەیە لە ناو ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەنی ئەوە ئەکرێ بکرێتە بیانوەیە کە حەیدەر عەبادی لەبەر ئەم هویانە سەردانێکی فەرمی بۆ هەرێم ئەنجام نادا لە ڕاستیدا ئەبێ کورد فشار بکە دوای ئەوەی کە دەرکەوت بەشداریەکە ئێستاکە بە هەموو قووەتی خۆیەوە بچێتە بەغا شەڕەکانی خۆی باتە بەغا و ناکرێ هیچێکێ لە سەرکردایەتی سیاسی کورد لە ئاستی سەرۆکایەتەکان سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت سەرۆکایەتی پەرلەمان چاوەڕێ بن ئەوان سەردان بکەن ئەمان بچنە بەغدا و لەوێ کێشەکان بخەنە بەردەست و لەوێ حلولەکان تەرەب بکەن و ئێمە تا ئەم مەرحەلەیەش قەدەرمان بەسراوەتەوە بە عێراقەوە و وەکو ڕامگەیاند فشاری نێودەوڵەتی هەبوو بۆ پەلە پێکێنانی حکوومەتی ئیتیحادی یعنی ئەو فشارە بێگومان لەسەر هێزە سیاسی کوردستانیەکانیش هەبووە لەبەر ئەوە ئێمە مادام ئەم خۆناغەش دەردەکەوێت ئێستا بۆ دژایەتیکردنی تیرۆر پشتیوانی نێودەوڵەتی هەیە و لە ئاسمانەوە هاوکاری هێزی پێشمەرگەن بۆ لێدانی داعش و ڕەوانەوەی مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستانە ئەمە دنیای ململانێ و سیاسەتە بەبێ ئەخذ و عەتا نییە ئەوان لە خۆ نایکەن بەرژەوەندی خۆیانی تێدایە و پێکێنانی حکوومەت و بەشداریکردنی ئەم خۆناغی خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکانی کوردستان لە حکوومەت ئەوان لە چوارچەوەی ئەوە دادەیبینەوە بۆ ئێمە عێراقێکی ئارام عێراقێکی تەبار لە نێوان هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکانی عێراقیدا تایدا مافەکانی کورد زەمان بێ ئەمە بۆ ئێمە گرنگە لەو ڕوانگەیەوە بە گرنگی دەزانم لە جیاتی چاوەڕێ بکەین ئەوان بێن
هێزە سیاسیەکانی ئێمەواتە نوێنرایەتی گشتی خەڵکی کوردستان بڕوا لەوێ دابنیشێ ئەم پرسانە یەکلا بکاتەوە لە جیاتی وەزیری بەرگری ئێمە وەزارەتەکانی خۆمان و ئەجنداکان یەکلا بکەینەوە کە بەشدارین بە فعلی بەشدار بین یان ئەوە تا لە نێوان بەشداربوون و بەشدار نەبوونە لە حەڵوەلادا سیاست ناکرێت. بەڵێ تۆ کاکی سەلار تو چەند جار ئیشارەتت بە فشارکێ لە ژێر فشارێکی نێودەوڵەتیە کورد بەشداریکە بەڵام کورد لە چارچەی ئەم فشارەی ئایا توانی وەکو عاملێکی بەهێز خۆی دەربخە و ئەجندایەکی ڕۆن هەبێ بتوانێت ئیستیقاقاتی خۆت هەر هیچ نەبێ بەپێی ئەو دەنگانەی خەڵکی پێداوە لە ناو حکوومەتی عێراق بەدەست بێنێ. خۆی پەیامێکی چاوەڕوان نەکراو بوو لە ڕاستیدا چونکە لە 4 ساڵی ڕابردوو کێشەکانیش ئەوەندە گەورە و بەرفراوانتر نەبوون لە کاتێکە ئەمریکا خۆی نەتەوە یەکگرتووەکان بەریتانیا هێزە سیاسی عێراقیەکان هەموو هاتنە کوردستانەوە لە کوردستانەوە بەرنامەی حکوومەتی مالیکی ڕاگەێنرا و ڕێکەوتن دروستکرا بەڵام بە بەراورد بە 4 ساڵ ئەو ڕوو ئێوارەی کە حکوومەتی عەبادی برایە پەرلەمانی کوردستان بۆ ئێمە سەرسوڕهێنەر بوو لە بەرامبەر هێزە کوردستانیەکان کە لە ئەنجومەی نیشتیمانی عێراق حزوریان هەبوو ڕئیسی جمهوری عێراق کە بەشی کوردە حزوری هەبوو ئەوان و هێزە کوردستانیەکان لە هەرێمی کوردستان لە کۆبوونەوەدا بوون نوێنەری نەتەوە یەکگرتوەکان و ئەمریکا لە بەشێک لە کۆبوونەوەکان حزوریان هەبوو ئەوان بێباکانە بۆ ڕێی کورد شەریحەیەکی گرنگ لە پێکهاتەی گەلی عێراق هاتن حکوومەتیان ڕاگەیان ئەم مەسجە دەرخەری ئەو عقلەتەیە کە نایەوێ بچێتە ژێرباری پێدانی مافە ڕەواکانی ئێمە کە خۆی لە مەسلەی چارەسەرکردنی کێشەی پێشمەرگە و بودجەی پێشمەرگە بودجەی گشتی موچە کە لە کاتێکە ئەمە یەکێکە لە ئیجحافە هەرە گەورەکان بە حەقی خەڵکی کوردستان و سیستەمی حکومڕانی لە عێراق و کوردستاندا بەدیدی من ئەگەر زەبر و زەنگ فشاری هێزی سەربازی تۆکمەی لەبەردەستیان بووایە بۆ یەکلاکردنەوەی ئەم لمانەیە لەگەڵ کوردستان ینی بە سانایی وەربگیرایە مادام خیاری نانبڕینیان دەست پێ کرد و موچە بڕینیان دەست پێ کرد خیاری سەربازیشان بەرامبەر دەست پێ بکرا ئەم بەردەوامی پرۆسەیە لەلایەن عەبادی و بەشداریوانی حکوومەتەوە دەرخەری هەمان عقلێت. بەڵێ کاک ئەردەڵان لە کاتێکەوەکو کاکی سالاری شووتی حتا چاودێرەکانی شاڵێن بەشداربوونی ئێستای کورد لە حکوومەتی بەغدا بەشداربوونێکی زۆر زەعیف بوو وەکو پێویست نەبوو حتا وا دەرئەخەن چاودێرەکان کە حەیدەر عەبادی ئەسلە نەکرد کورد بەشداریش نەکرد با باکی نەبوو لەسەرەوەی بەشداری بکانە بێجگە لە زەختێکی نێودەوڵەتی کە ئەم زەختە هیچ بەرژەوەندێکی کورد تەثبیت نەکرەوە لە چارچەی ئەو ئیتیفاقەتان بۆ نمونە کۆبوونەوەی گردی زەرگەتە کە ئەخیر بڕیار لەوێ درا کە کورد بەشداری لە حکوومەتی عێراقدا بکات ئەمە بچ ئەگەڕێنیتەوە. بەڵێ ئێمە سەبارەت بە کورد تاوەکو ئێستا کورد بڕیاریەوەی نەداوە کە بەشدار بێت لە حکوومەتەکەی عەبادی و تاوەکو ئێستاش هیچ وەزیرێکمان دەست بەکار نەبووە بۆ ئێمە ئەگەر ئەو زانیاریە ڕاستکەمەوە تاوەکو ئێستا بەشدار نەبووینە لە حکوومەتەکەی عەبادی بەڵام بڕیاریان داوە بە مەبدەییان بڕیاریان داوە ڕایگشتی شاگادارە لەمە کە بەشدار بن لە حکوومەتەکەی عەبادیە. گوتووە دەبین بە ئۆپۆزیسیۆن نەمان جێگری سەر وەزیران و وەزیری دارایی دیاریکراوە ئێمە تاوەکو ئێستا بەردەوامین لەوەی کەوا مفاوەزاتەکە سەر بکەوێت و ئەمەلێکمان داوەتە لایەنی بەرامبەر کە ئەو مفاوەزاتەیە کە لە نێوان هەرێم و بەغدادا هەیە سەر بکەوێت و ئێستا لێژنەی دانوستانکار بە پێکهاتەیەکی نوێەوە بە سەرکردایەتی بەڕێز دکتۆر ڕۆژەوە بە بەردەوامی لە گفتوگۆدان لەگەڵ حکوومەتی عەبادی تا چارێک بدۆزرێتەوە وەکو ئاماژە پێدا تەنانەت سەردانەکەی بەڕێز دکتۆر ئەمڕۆ بۆ هەولێر یەکێک لە ئەجندەکانی ئەوەیە زیاتر نێوان هەولێر و بەغدا لە یەکتر نزیک بکاتەوە و ڕێژەی هەماهەنگی نێوان هەولێر و بەغدا زیاد بکرێت تەنانەت نێوان پەرلەمانی کوردستان و پەرلەمانی بەغداش جۆرێک لە هەماهەنگی دروست بکرێت جا بۆیە ئێمە تاوەکو ئێستا بەشدارنی لە حکوومەتەکەی عەبادی بەڵام کاگەردەلان ژێگیری سەرۆکی وەزیرانی عێراق وەزیری داراییش دەستنیشان کراوە کە وشارجێباری دکتۆر ڕۆشنی ڕێشاویست ئەمە بە فەرمی دەستنیشان کراوە حتا لەلایەن بەرپرسە باڵەکانی پارتیش ئەمە تەئکید کراوە ئەنی ئەمە بەشێک نییە لەوەی کە کورد فعلا بەشداریەکە لە حکوومەتە. بەڵێ ئێمە دەڵێن بەشدار دەبین بەڵام کەی بەشدار دەبین ئێمە مەجموعە خاڵێکمان داوەتە لە ئەنی بەرامبەر و ئەو خاڵانە ئەوەیە کەوا دووبارە چاوپێخشانەوەی تێدا بکرێت و ئەگەر هاتوو ئێمە لە دانوستانەکان نەگەیشتینە هیچ ئەنجامێک ئەو کاتە ئۆڕناکەم ئێمە بەشدار بین لە
عبادی بەڵام تاوەکو ئێستا نەخێر ئێمە هەرگەش بینین بەوەی کەوا بەڕێز عبادی سەردانی هەولێر دەکات یاخود لایەنە سیاسەکانی کوردی ئەوەی لە کوردستان سەردانێکی بەغدا دەکەن و دەگەن بە ئەنجامێک جا بۆیە ئێمە تاوەکو ئێستا شێوازێکی فەرمی ناڵێن بەشدار نابین لە حکوومەتەکەی عبادی بەڵام تاوەکو ئەمڕۆ بەشدار نەبووینە و تاوەکو ئەمڕۆ لە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران هیچ وەزیرێکی کورد ئامادە نەبووە و هیچ بڕیارێکی نەداوە و هیچ پۆستێکی وەرنەگرتووە. بەڵام لامان کاتدا ئەو لژنەی دانوستاندن تۆ دیت حتا زۆر لە ئەندامانی ئەم لژنەیەشی گەشتبینین لە دانوستاندنەکان لەگەل بەغدا حتا زۆر لە نوێنەرانی کورد لە بەغدا بۆ نمونە پێشتر سەرۆکی فراکسیۆنی گرتو لە پەرلەمانی عێراق وتی کورد لەوەیە فەشەل هێناوە کە بتوانێت لە بەغدا مافەکانی خۆی دەستە بەر بکات زۆر چاودێرەکانیش ئەڵێن ئەمە زۆر هۆ هەیە یەکێک لەو هۆیانە کورد خاوەن ئەجندا و سیاسەتێکی هاوبەشی کوردستانی نییە بچوونیەتی تەعاملکردن لەگەل بەغدا و گوتوبێشکردن لەگەل بەغدا. بەڵێ ئێمە دەڵێن کە بەشێک لە خەلەلەکە بۆ لایانی دانوستانکاری ئێمە دەگەڕێتەوە ئێمە وا پێویست بوو نەک ئەو ڕۆژێ ئێمە سەیری تەلەڤیزۆنەکان بکەین و مەبەستم ڕۆژی پێکینانی حکوومەتەکەی عبادیە نەوەک ئێمە لە دیار تەلەڤیزۆنەکان بزانین هەواڵەکان چیە نەخێر ئێمە دەبا بەپێی ئیتیفاقمان لەگەڵ لێژنەی دانوستانکاری پێشوو بەلایانی کەم 24 کاتژمێر پێشی ئەوەی کەوا پێکهێنانی حکوومەتەکەی یاخود کۆبنەوەکەی پێکهێنانی حکوومەتەکەی عبادی دەست پێ بکات 24 کاتژمێر بڕیاری خۆمان بدەین کە ئایا دەچینە ژووری یاخود ناچین ئەنیا بڕیارە نەبووە پێشتر تەنانەت تەنسیقەکە نەبوو لە نێوان ئێمە و لێژنەی دانوستانکاریش لێژنەی دانوستانکار هێشتان لە کۆبنەوە کۆتایی نەهات بوو حکوومەتەکەی عبادی پێکهێنا کەواتە ئەمەشێکی لە ئیشکاریات نییە کە ئێوە لە بەغدا شۆک و بەرپرساکانی کوردی نارانی کورتەکە و ئێستا و ئیزباتت کرد کە ئێوە تەنسیقتان لە بینی یەکترتان نییە چۆن تەعامل لەگەل بەغدا بکەن حتا لەگەل سەرۆکاتی پەرلەمان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی ڕابکەن ئەمە بۆ خۆی ئیشکالێکی دینیە لەوەی کە کورد تا ئێستا نەیتوانیوە سەرکەوتوو بێ بۆ بەدەستهێنانی مافەکانی خۆی لە بەغدا مەبەستم لە تەنسیقەکە ئەوە بوو کەوا مفاوەزاتەکان تا ئاخر لەحزە بەردەوام بوون و کۆبنەوەکەن لە کۆتاییەکەیدا کە لە سلێمانی ئەنجام دەدرا هێشتا کۆبنەوەکە بە تەواوەتی تەواو نەبوو بەڵام حکوومەتەکەی عبادی لە بەغدا پێک دەهێنرا جا بۆیە ئێمە وەکو ئەندام پەرلەمانەکان نەچووینە ژوور تاوەکو ئێمە یەک هەدەفمان نەچوونە کە دروست نەبێ و کۆبنەوەکە بەڕێوە نەچی بەڵام کە بینیمان نیسابەکە دروست بوو ئەو کاتە هیچ حکمتێک لەوەی نەماکە ئێمە نەچینە ژۆرێ بۆیە بەردەوام بووین و چوینە ژۆرێ و هەریەکە لە خۆمان بڕیاری خۆماندا لەسەر هەر وەزیرێک لە وەزیرەکان و دواتریش ئەو بەیاننامەیانمان پێشکەش کرد لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی عێراق وەکو پەرلەمانتارێک لە پەرلەمانی عێراق بەڵام بەڵێ ببوورە بەڵێ کایکردانە لە پەرلەمانی عێراق ئێوەکو فراکسیۆنە کوردستانیەکان ئایا لەوێ ئێوە سیاسەتێکی هاوبەشتان هەیە بۆی چون تەعامل لەگەل ئەم مەلەفانە بکەن ئێمە تاوەکو ئێستا لە پەرلەمانی عێراق هەمومان یەکدەنگ بووینە بە یەکدەنگ کارمان کردووە و لە هەموو مووقیفەکانی کە تایبەت بووە بە کوردستان ئێمە وەکو یەک کەس وەکو یەک جەستە کارمان کردووە و تاوەکو ئەوڕۆ خۆشبەختانە هیچ ناکۆچیەک لە نێوان هیچ لایەنێکی و هەمومان لە هەموو بابەتە سیاسیەکان ئەوانەی کە تایبەتە بە حکوومەتی هەرێمی کوردستان یەکدەنگ بووینە و وەکو گوتم هیچ کێشەیەک لە نێوان ئێمەدا نییە و هەمومان وەکو یەکین تەنها مەبەستمان ئەوەیە خزمەت بە کوردستان بگەێنین بە هەموو پارتیەکانیەوە هیچ جیاوازیەک نییە لە نێوان هیچ لایەنێکی سیاسی و هیچ شارێکی کوردستان بەڵێ ستا شەشینە لای پەیام نێرمان بەڕێزان هێمن مەحموود لە شاری سلێمانی بابزانی سەرنجی هاوڵاتیان وەربگرێت لەسەر ئەو ڕەوشەی ئێستا بە تایبەتی سەردانی سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ پەرلەمانی کوردستان کۆبوونەوە لەگەل سەرۆکی پەرلەمان کە بریارە لەگەل بەرپرسە باڵەکانی تری هەرێمی کوردستان کۆبوونەوە ئەنجام بدات بەڵێ هێمن ئەم کاتەوە باش بەڵێ هەکار لەسەر سەردانەکەی سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ هەولێر و بۆ هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەمە یەکەم سەردان نییە کە بە پرسێکی باڵا عێراق سەردانی هەرێمی کوردستان دەکات لە ماوەی پێشوشە لە دوای پێکهێنانی کابینەی حکوومەتی عێراق چەندی بە پرسی باڵا سەردانی هەرێمی کوردستانی کردووە من ئەمەوێت لەسەر سەردانی بەپرسە باڵاکان و کاریگەریان لەسەر کێشەکانی نێوان هەولێر و بەغدا ڕای چەند هاوڵاتیەک بۆ تۆ بۆ میوانەکان و بۆ بینەرانی ئێنارتیش بگوێزمەوە ڕاتچێ لەسەر سەردانی بەپرسە باڵانەی عێراق لە کاتێکدا کێشەکان و خۆی ماوە بەڵێ لە ڕاستەمە یەکەم جار نییە کە بێنە هەرێمی کوردستان بەڵام هیچ کێشەیەکیان چارەسەر نەکردو تەنها کەس نازانێت هۆکارەکەی چییە هەموو جارێن کۆبوونەوەشتەکەن بەس کێشەکانی هەرێمی کوردستان حل ناکرێت پێت وایە چارەسەرنەکردنی کێشانە لە کاتێکدا بەپرسە باڵەکانی عێراق دێنە هەرێمی کوردستان لەگەڵ بەپرسە باڵەکانی هەرێم کۆبنەوە کێشەکانش دەنێوان هەردوو لایەنەیە
بۆچی تا ئێستا ماوە هەڵواسراوانی هەردوو لا نایەوێت یان نیشیان نایەنەوێت وڵی تاکو ئێستا شتەکان نەکراوێت نازانین خەدای کۆم لایەن بێت بەس بڕوا ناکەم لاوچێت لە بین هەردوو لایە بێت خۆیان نیانێ کێشەکان چارەسەر تۆ یارمەتیم بی بێتە ئێرە بە پسەباڵەکانی عێراق جێگری سەرۆک کۆمار دێتە هەرێمی کوردستان هاتووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هاتووە سەرۆکی ئەنجومەنی وەزیران هاتووە ئەوە سەرۆکی پەرلەمان ئەمڕۆ هات سەرۆک کۆمارەکە کە کووردە لە خۆی کوردانی ئەم سەردانانی کە دێن بۆ ئێرە بە پرسەباڵانە بەزم کێشانەوە خۆی ماوەتۆ بابەتی بودجە تا ئێستا نەدراوە بۆ هەرێمی کوردستان کێشەکانی تر بۆ خۆی ماوە وەزیرەکانی کورد نەچووە ڕاتچێ لەسەر ئەم سەردانەوە ئەم قەیرانانەی کە ئێستا هەیە بەڵای من هاتنی و هەرچی بەرپرسێکی باڵا لە عێراق و بۆ هەرێمی کوردستان هیچ کاریگەرێکی لەسەر نابێت لەبەر ئەوەی ئێمە خۆ بەخۆی خۆمان ماڵی خۆمان یەک نەخستووە ئەو وەکو شاوژێکی لە هاتوو یەتە لای سلەیمانی بۆ جۆری قساکاشێت هەولێ بە جۆرێکی لێرە هەنێ سێمان بۆ کڕون دڵخۆشکەری خەڵکە بەڵام کاتە سەر مەسەلەیەکیدا هیچ کردارێکی بەدواوە نهاتوو بەڕای من هاتی ئەم دۆرە شتانە تا ئێمە خۆمان خۆ بەخۆی خۆمان یەک نەکەوین هیچ کاریگەرێکی لە زەمان نابێت پێت وایە کێشەی ناوخۆی کورد نایڵێ سەردانەکان کاریگەر کورد نایڵێت چونکە ئێمە خۆ بەخۆی خۆمان نەمانتوانێت چاسەری کێشەکانی ناوخۆی خۆمان بکەین کەسمان خوبوو نییە بەڵام ئامادەی نەبەتەسی هەموو دوژمنەکانی خۆمانە دابرینەوانێ تەنازولیان بۆ بکەین سەرفی نەزەر بکەین بەڵام خۆ بەخۆی خۆمان هیچ شتێک ئەوەتە بۆ نمونە یەک لە نمونەکان فەرموو ئەنجومەنی پارێزگای تا ئێستا نەمانتوانیوە وەکو خۆی کە باسی دیموکراتیە دەکەن ئەوەتە مەسەلەن وەکو گۆڕان ڕژنەوەی گۆڕان بە دەرەجەی یەکەم هەواڵە بووبەکرد هێناوێتی بەڵامەوەتە تەسلیمی ناکەن سپاس بۆ تۆ کاتمەگرتی بەڵێ هەکار ئەوەی کە تۆ میوانەکانت لە هاولێر و لە سلێمانی گوێبیستی بوون ڕاوبۆچوونی چەند هاوڵاتێکی شاری سلێمانی بوو کە بە شێوەیەکی گشتی باسییان لەوە دەکەیت کاریگەری سەردانەکان هیچ نییە لەبەرەوەی کێشەکان بە هەڵپەسێدراوی ماونەتەوە کێشەی بودجە و ئەو کێشانەی نێوان هەرێم و بەغدا و چوونی وەزیرە کوردەکان و بەغدا هێشتا ماوەتەوە ئەنجومەنی وەزیران چەندین کۆبوونەوەی کرۆ و هێشتا وەزیرە کوردەکان لە کۆبوونەوەکان نەکردووە بە شێوەیەکی گشتی ڕای هاوڵاتیان بۆ شێوەیە بووکە سەردانی بە سەباڵەکانی عێراق بۆ هەرێمی کوردستان کاریگەری نەبوو تا ئێستا بەڵێ من ئەگەڕێمەوە سۆدیۆ بۆ لای تۆ بۆ لای میوانەکانت بەڵێ من سپاس بۆ تۆ هێمن مەحموود پەیامنێرمان لە شاری سلێمانی کاکی سەلار ئەگەر تبینیت کردبێ حتا هاوڵاتیان هەرێمی کوردستانیش لەوە ڕاژبینن کە ئەم سەردانایی چەند جامێکی نەبێ باسی ئەوەشەکە کە ناو ماڵی خۆمان تا ڕێک نەخێن ئەڵێن لە سلێمانی بە زمانی قسایکرێ لە هەولێر بە زمانێکی تر قسایکرێ خۆی لە ڕاستیدا ئەم واقع هەیە ئێمە ئەبێ هەوڵ بدەین بە یەک ئەجندای کۆنکریتیەوە مامەڵە لەگەڵ ئەو دۆخی عێراق بکەین ئەوەی تێبینیە کرێ هێزە سیاسی عێراقیەکان بەتایبەتی شیعە و سوننە ئەگەر لە هەموو شتێکان ناکۆک بن دەبینین لە بەرامبەر کێشەی پەیوەندیدار بە خەڵکی کوردستان و بە هەرێمی کوردستان وەکو قوارەیەک لە ناو حکوومەتی ئیتیحادیدا زۆر جار تەباو هاودەنگن واتە بەداخەوە دوای چەندین ساڵ بەشداریکردنی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی تازەدا دەرکەوت خاڵی هاوبەشی ئەوان لە ململانێکردنی ئێمەدا زیاترە واتە شیعە و سوننە بۆیە ئێمە هیچ لایەکمان و هیچ هێزێکی سیاسی دڵخۆش نەبێ بەوەی پەیوەندی تاک یاسەر بەخۆی لەگەڵ هێزێکی شیعی یان هێزێکی سنی یان چەند هێزێکی شیعی یا چەند هێزێکی سنی بۆیە من ڕام وایە عێراق لە ئێستادا حکوومەتی عێراقی لە ئێستادا لە ڕووی سیاسی و پێویستی بە بەشداریکردنی خەڵکی کوردستان هەیە و ئێمە لە ڕووی ئابوووریەوە زۆر پێویستمان پێێتی ئەمادەمان گەلەکاتمان تهدیدە دو پرسیارمان ئەوەیە 11 ساڵی ڕابردووی حکوومەتی تازە عێراق ئەم هەردوو هێزە بە تایبەتی یەکێتی پارتی سەرجگۆڕان لەگەل بێ ئەحزابەکە هەردوو پارتێکی تریش لەگەل بێ کە نەیانتوانی ئەجندایەکی ڕۆشنی نەتەوەی دروستکەن ئێستا بە تایبەتی پارتی و یەکێتی لەسەر ئاستێکی باڵا یەکتر تومەتبارەکەن ئەو ئەڵێ خەتای ئەمەیە بودجە براوە ئەو ئەڵێ خەتای ئەمەیان نزانم ڕەوشی اقتصاد لە کوردستانەوەیە ئەنی پێت وایە ئەمانە لە مەودا ئیرادێکیوان هەبێ ئەجندایەکی هەبەشیان هەبێ هەموو لایەک پێکەوە بچنە بەغا ئەزانن شەڕەکە چۆنە و هەموو لاشمان ئەبێ واقعی بن خەڵکی کوردستان هەندێک جار لە هێزە سیاسیەکان واقعیترە دەزانێت بودجە و موچە مالکی بڕیوێتی و بودجە و موچە بۆتە کارتێکی شەڕی سیاسی لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیدا بۆ حەزبەکانی کوردستان لەسەر یەکتر ئەمە ئەکەنە ماڵ هیوادارین ئەمە بترازێ بۆ ئاستی مەسئولیەتێکی باڵاتر کە پەیوەندی بەوە هەیە کە هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیدایە و هێزە سیاسیەکان پێویستیان بە گوتارێکی هاوبەش هەیە و من ڕام وایە لە ئێستەوە پێویستە فراکسیۆنێکی یەکگرتووی
کوردستانی لە پەرلەمانی عراق دروست بێ و هێزە کوردستانیەکان پێکەوە بشنە بەغا و مەسلەی یەکلاکردنەوەی بەشداریکردنی حکوومەت کە خەڵکی کوردستان لە ڕێگەی هێزە سیاسیەکانەوە بڕیاری داوە بەشداریکە ئەو شەڕە برێتە بەغدا و لەوێەوە ئەتوانرێ مەکاسبی زیاتر بەدەست ئێمەچینەوە لای کاک ئەردەلان لە شاری هەولێر. کاک ئەردەلان حتا لە سلێمانی هەندێک هاوڵاتیان قسەی کرد باسیاوەکێت کە ئەو کوبوونەوە چەند ئەنجام بەدە ئەنجام نییە، چەند بێنە ئەو بەرپرسانە بێنە لێرە هیچ ئەنجامێکی نابێت لەبەر ئەوە لە کوردستانە زیاتر لە خیتابێکی سیاسی زیاتر لە بەرنامەیەکی سیاسی لە ئەجنداکی سیاسی هەیە بۆ تەعاملکردن لەگەڵ بەغدا. ئەمە تا چەند بە ئیشکالە بینی؟ بەڵێ سەبارەت بە کۆبنەوەکان ئێمە دەڵێن هەر کاتێکە بەرپرسێکی بەغدا سەردانی هەرێمی کوردستان دەکات ئەو کاتە پێویستە ئێمە وەکولانی کوردی هەمومان تەنها یەک بەرنامەمان لەژێر دەستبی و یەک گوتار بین و یەک داواکاری پێشکەش بکەین جا ئەو بەڕێزە سەردانی هەولێری کرد یاخو سەردانی سلێمانی کرد و پێویستە ئێمە زەختێکی زۆر لەسەر ئەو قیاداتانە بکەین بە تایبەت ئەمڕۆ کە سەرۆکی پەرلەمان لێرەیە ئێمە وەکو ئەندام پەرلەمانەکانی عراق هەر لەو کاتەی کە آخر کۆبنەوەی ئەنجومەنی نوێنەران بەستێنرا لە ڕۆژی 23 مانجی ڕابردوو من بەیاننامەیەکم خوێندەوە لەو بەیاننامەیە بە شێوازێکی تۆند ئیدانەی حکوومەتەکەی عبادیم کرد لەوەی کەوا وەسیقە سیاسەکەی خۆی جێبەجێ نەکردووە کە یەک لە بڕگەکانی بریتیە لەوەی کە هەر لە کاتی پێکهێنانی حکوومەتەکەی سلفەیەک بنێرێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام تاوەکو ئێستا کە چەندین هەفتە تێپەڕ بووە لەسەر حکوومەتەکەی عبادی ئەو بابەتە جێبەجێ نەبووە بۆیە ئێمە ئیدانەی ئەو بابەتە دەکەین و داوای ئەوشمان کرد تەوسیەیەک لە ئەنجومەنی نوێنەرانەوە بنێرێت بۆ سەرۆکاتی حکومەت بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران تاوەکو پابند بێت بە وەسیقە سیاسیەکە و هەر بڕگەیەک لەناو وەسیقە سیاسیەکە هەیە کە لەسەر ئەو ئەساسە ئێمە دەنگمان پێدا و حکوومەتەکەی پێکهێنرا پێویستە یەکەیەکە ئەو بڕگانە جێبەجێ بکرێت بەڵام ئەوەی شانی باسە ئێمە لەو کاتێکە ئەو بەیاننامەیەمان پێشکەش کرد تەنها لایەنە سونیەکان پشتگیریان لێکردین و لەگەڵمان کۆک بوون بەڵام ئەوەی بینیمان لایەنە شیعیەکان تەنانەت بە یەک ئەندامیشیان بەشداری بابەتەکان نەکرد و پشتگیریان لە بابەتەکە نەکرد جابۆیە ئەمڕۆ کەواتە بوو کاک ئەردەڵان بوو لە کاتێکا پێشتر کورد زیاتر لە شیعە نزیک بوو سەردانی هەولێر دەکەن بەڵێز عەمار الحەکیم چەند ڕۆژێک پێش ئێستا سەردانی هەرێمی کرد پێویستە ئەو بابەتە لەگەڵ کاک ئەردەڵانەکە دوا پرسیاری من ئەمە بێ بوو بەڕێستان هاوپەیمانین و بەردەوامی لەگەڵتان ئێوە دەبی لە هەموو لایەنێک پشتگیریمان لێ بکەن بە تایبەت بەڵێ کاک ئەردەڵانەکە دوا پرسیاری من ئەوە بێ کاکە جێ لێ من بێ ئەوە تو باسەکەی کە شیعەکان جدی نەبوون لە کاتێکا پێشتر کورد زیاتر لەگەڵ شیعە نزیک بوون حتا ئیتیفاقی چارقۆلی هەیە لە نێوان حزبی داوە و ئەنجومەنی باڵای ئیسلامی و لە نێوان پارتی یەکەتی پێشتر و حکوومەتی مالکی هەولێر تشکیل کراوە کابینەی دوام و تا دوای بوو ئێستا شیعە سونە زیاتر لە کورد نزیکن ئێستا شیعە وەکو لە گوتارەکانیان دەردەکەوێت ئەوان تاوەکو ئەمڕۆ دەڵێن ئێمە هاوپەیمانی لەگەڵ هەرێمی کوردستان بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینین بە شێوازێکی کردداری بە هیچ شێوازێک ئەو هاوپەیمانێتێ نەمایە و ئەو هاوپەیمانێتێر زیاتر بەڕێز مالکی تێچیدا ئەویش لەژێر فشارێکی نێودەوڵەتی کە دەستی لایەنی ئیرانی لەگەڵدا بوو بەوەی کەوا پەیوەندیەکان لەگەڵ هەرێمی کوردستان بپسرێنرێت مالکی ڕۆلێکی باڵای بینی بەوەی کەوا هاوپەیمانێتی کورد و شیعە تێک بچێت بەڵام ئەوان لە گوتارەکانیان تاوەکو ئەمڕۆژ و لە چەندین بەرنامە کە لەگەڵیان ئەنجام داوە هەمیان دەڵێن ئێمە هاوپەیمانی لەگەڵ کورد و دەمانەوێت هاوپەیمانێت بەهێزتر ببێت و ئێمەش داوای ئەوە دەکەین کەوا چەند فیدرالیەتێکی تر لە جنوب دروست بکەین کەوا بە هەمان شێوە پێویستیان بە لایەنی کوردیە بەڵێ بەرزان ئەوەی ئەمە بڵێم ئەوەیە کاکێ سالار محمود کو پارلمانتاری کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەستەوەکە کە بڕیارە سەلیم جبوری سەرۆکی پارلمانی عێراق سەردانی سلێمانیش بکە لەگەڵ جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دیدار ئەنجامدا بەڵێ بەرزان بێگومان ئەوەی ئێوە بینی ڕۆمالێکی تایبەت بوو لەسەر سەردانی بەرپرسە باڵەکانی عێراق بۆ هەرێمی کوردستان لە کاتێکا تا ئێستا هیچ بەرپرسێکی باڵای هەرێمی کوردستان دوای تشکیلکردنی حکوومەتی ئێستا عێراق لەسەر ئاستی هەرسی سەرۆکاتێکی سەردانی بەغدایان نەکردووە میوانەکانیشمان سالار محمود ئەندامی پەرلەمانی کوردستان لە ستودیارەوە ئەردەڵان نورەدین ئەندامی پەرلەمانی عێراق لە ستودیەکانمان لە شاری هەولێر زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان بەڵێ تا سەری کاژمێری داهاتوو لە ڕۆمالێکی تایبەتتر و شەروڤەکردنی پرس و بابەتێکی گەرمی ڕۆژەف هەر شاد و بەختەوەر بن